هاتن و کۆبنەوەی ئەو خەڵکە لێرە بۆ ئەنجامدانی یاریە فۆلکلۆریەکانە ئەو یاریانەی لە باب و باپیرانیانەوە وەک میرات بۆیان ماوەتەوە. شەوە درێژەکانی زستان زیاتر بەو یاریانە بەسەرەبەی وەکو تەرچی بنبەڕێ و یاری کۆسانە جۆڕابێنە. یاریەکان گەنج و پیر لێ کۆ دەکاتەوە هەرچەندە هەندێک جار ئازاری یەکتریش دەدەن بەڵام قاقای پێکەنین ژوورەکەی داگرتووە. و بیرهێنانەوەی شەوێک لە شەوە مێژوەکانی باو باپیرانمان بەڕاستی شەوەکی مێژووی بوو لە هەموو ژیانی مندا. وەکو کورد کللتوری جوانمان هەیە و کە باو باپیرانمان کردوێتیان و دروستیان کردووە ئیتر ئەرچی سەرشانی ئێمەیە بیپارێزی. دوای تەواوکردنی هەر یاریەک بەدەم خواردنی شەو چەلەوە گوێ لە دەنگ بێژێک دەگرن. دارێ برینە کوراتی مەحەیرانێ وەراکەنەوە بەدم چێ خەنجەرێ ژان دەستنا مێر گۆڵاندنا مێرگینان تدرا دەچن باڵان بەڕەوێ لەو هاەی دەچێت تگەی دێنە خوار سۆپا و چایە مێوژ و ژێز دانیشتەکە بە گەرمی دێڵنەوە. شەوێکی شەکە بە ساڵات چوان دەباتەوە بیری ڕابردویان. ئەو شەوام ئەو دەمەوە بیرکەوتەوە کە ئەو دەمێ کاما پێکەوە گەنج بووین وەکو ئێستا ئەنگۆ هەموو مەجلیسە ئێستا باسی پارە و سیاسەت و حیزبایەتی و تایف و تایفە گەریە. یاریە کوردەواریەکان گەلێک زۆرن زۆر بەشیان بە کۆمەڵ دەکرێن سەرگەرمی زۆر بۆ یاریەکان بێ ئاگایان دەکات لە تێپەڕبوونی کات. لەگەڵ هەموو شێشە و ئاڵۆزیانەی لە سەدەی 21 گۆی زەوی گرتۆتەوە لەو دانیشتە گوێ بیستی هیچیانی نەبوویت. شەوێک ئێمەی ژێڕایەوە بۆ بەر لە دایکبوونی تەکنەلۆژیا و بە پێکەنین و ئەنجامدانی یاری جۆرا و جۆر کاتەکانی شەو زوو تێپەڕ بوون. بەختیار قادر ڕوودا و شارۆچکەی وەرتێ